سپاس بۆوانەی بەشداریان کردو لەم پرۆژێ و سپاس بۆوانەی کە بەشداریان نەکردو بەڵام لەلایەن خۆیانەوە هەستیان بە پرسیارەتی پاکڕاگرنی کۆلێژەکە کردو. هەمومان کار دەکەین بۆ پاکڕاگرتنی بەشەکە. لەم کارەوە فێربووین هەڵگرتنی بەرپرسیارەتی ئەرکی هەمومانە. داواکارین هەموو تاکێک لە خەمی هەڵگرتنی ئەم بەرپرسیارەتیەدا بێت. وڵات پارێزی و ژینگە پارێزی دوو چەمکی یەکمانە. بیری چاک کردداری چاکی ئەوێ ناکرێت بیرێکی ئەکادمی کردەوەی نابەرپرسیارانە بێ. لەم کارەوە تێگەشتم هەموو شوێنێک ماڵی منە. ژینی تەندروست لە ژینگەیەکی تەندروستەوە بەرهەم دێت.